هەر جێگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستیەمەتان ئاراستە بینەرانی بەرنامەی پەیامی تۆ کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ هاوکارە عەلی ئەمڕۆ پەیامێکی دیکە بۆ ئێوەی ئازیز خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدوی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزەمەندی ئێوەی ئازیز خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ باز لە فشارەکەین، ئەو فشارانەی کە لە ئێستادا لەسەر تاکی کوردی دروست بووە. ئایا هۆکارەکانی فشار چییە؟ ئایا فشار لەسەر دەرونی مرۆڤ ئەو مرۆڤە بەرەو کوێ دەبات؟ تاکی کوردی بۆچی زۆر کات فشار دەکەوێتە سەر ژیانێ؟ ئەو کەسانەی کە فشاریان لەسەرە تەعامل و هەڵسوکۆتیان چۆنە لەگەڵ خەڵکیدا؟ چۆن بتوانین چارەسەری فشار بکەین و خۆمان لە فشار بەدوور بگرین؟ چونکە فشار جگە لە کێشەی تەندروستی هیچ سوودێکی دیکە ناوێت بۆ مرۆڤ. لەگەڵ هاوڵاتیان ئەم پرسە تاوتوێ دەکەین. بینەرمان من بۆ گواستنەوەی پەیامەکان فشار باز لە فشارەکەین. چه گرفتێک بۆ مرۆڤ دروستەکە؟ وەڵاهی فشارە توانم بڵێم زۆر شت. ئینسانە تکەکرێ لە کاتی فشارە زۆر شت کا کە دوایی بلێ پەشیمان بێ یان لە کاتی فشارە شتێ بکا کە ئینسان هۆشی لەسەر خۆی نییە. بە بڕای تۆ هۆکارەکانی فشار چییە؟ چیوە لە مرۆڤەکە فشاری لەسەر دروست بێت؟ ئەو شانەی چواردەور، بۆ نمونە ژیان، بۆ نمونە کێشەی عایلەوی یان هەر شتێکی تر. تا چەند تۆ فشارە لەسەرە لە ئێستادا؟ ئەتوانم بڵێم بەس فشاری حکوومەتمان لەسەرە، ئەویش بە وەنەی دروستکردنی زۆربەی قەیرانەکان کە ئێستا هەرێمی کوردستانی گرتوێتەوە، کێشەی ئاوە، کارەبایە، قەیرانی ڕفراندۆمە، یان لەوانەیە زۆر کێشەی تر کە ئینسان نەتوانێت ئێستا. ئەو کاتانەی کە تۆ فشارە لەسەر بووە ڕاوتی ژیانە چۆن ڕۆشتووە؟ ئەتوانم بڵێم هەر احتیادیە، بەڵام ئینسان کاتێک فشاری لەسەر ئەتوانم بڵێم ژیانی قورسترە بێ، یعنی ئینسان هەرەژی. تا چەند کاریگەری لەسەر هەڵسوکۆتی خراپێ لەگەڵ چوادەورە، بۆ نمونە هەڵەچی لەگەڵ چوادەورە، ڕەنگە چوادەور زویر کەیت ئەکەوێتەوە سەر ئینسانەکان. ئێستا ئینسانی وا هەیە تەحمولی کەمترە، یان بەرگەی زۆر شت ناگرێ، بەڵام لە هەمان کاتە ئینسانە بێت تۆزێ خۆڕاگریش بێ. فشار لای تۆ چیەگەیەنێ؟ فشار مانای ئەوە گەێنێ کەسەکە ڕخنە لە کەسیشی بەرامبەری بژیرێت و بۆ فشار خستە سەر کەسێک بۆ هەوڵدان بە ئامانجێ بەگەشتنیشی بە هیوایشی دیاریکراوە. قەت فشارە لەسەر دروست بووە؟ زۆر کات زۆر کات فشارە لەسەر دروست بووە، هەستێ بە چی کردووە؟ دەروونە چی بەسەر هاتووە؟ هەڵسوکۆتە چی بەسەر هاتووە؟ چ گۆڕانکاریێکی فیزیۆلۆژی لە جسمدا لە مێشکتا ڕووی داوە؟ لە ڕووی دەرونیۆنە زۆر کەسیش نامرتاحی، حەز بە هەنێ ناڕەحەتی و ئازار و ژنانیەکەی کە فشارەکە بەرامبەرەکراوە. ئەو شتانە چین کە فشار لەسەر تۆ دروستەکە؟ هەنشتە بووە کە لە پێشتر هەبوو، بەڵام لە ئێستا وردەوردەش و کۆتایی پێهاتووە. ئەو ڕوانەی کە دایم لە فشارە ئەژین، هەڵسوکۆتیان چۆنە لەگەڵ خەڵک و چواردەوردە؟ کەسیشی تووڕەن، کەسیشی ئەمن نین، کەسیشی لەسەر خۆنین، هەمیشە مێشکون دڵنیان نامرتاح و نائارامە. ئەتوانین بڵێن فشار وا لە مرۆڤەکە کە تووشی هەڵەیەکە زۆر جار تووشی هەڵەیەکە کە دوجار پاشگەزبوونەوەش لێ ڕەنگە چارەسەری وەزعەکە نەکات. بەدڵنیاییەوە بێگومان زۆر ڕاستەوە تووشی ئەوەیەکە. چۆن خۆمان لە فشار بپارێزین؟ ئەبێ مرۆڤەکان لێرەیە هەستیشی دەرونی و ئارامیان بەیەکتری ببەخشێت و توانای لێبوردن و ئاسوودەییان بەرامبەر یەکتی هەبێت و بۆی فشار نەکە دەستە کەسێ بەرامبەر. مرۆڤ زۆر جار فشاری لەسەر دروست دەبێت. تۆ تا چەند فشارە لەسەر دروست دەبێت ڕۆژانە؟ وەڵاهی دروست دەبێت بەتایبەت لە وەخت و کات و ساتەیە، ینی ئەگەر ئینسان هەر هیچیشی نەبێت بخۆی فشارەکان هەر ینی هەر جەوێک خۆڵقاوە ڕێزم هەیە، جا نازانی ئینسان چۆن قسە بکە، هەرچی بکەی، هەر چۆنێ پرسیار بکەی ئەگەڕێتەوە بۆ بەرهێنانی، ینی ئەگەڕێتەوە بۆ بنیادنەری کۆمەلگا و ینی با بڵێن چۆن ئەڵێ بەرەو پێشخستنی کۆمەلگا و نەوەی نوێ و ئیسا و داهاتوو. بەڵام تۆ چی واو لە ئەکا فشارە لەسەر دروست بێت؟ چی وام لە ئێکا فشار لەسەر دروست بێ؟ ئێمە ئەگەر خۆمان نەخەڵەتێنین سیرکە لە سەردەمێکە ئەژین پێڵەن سەدەی 21م. ئەگەر سێری دەسەڵاتداران و بەرپرسان کە ئەوانەی کە وڵات بەڕێوە ئەبەن و بەجێنای بیشتانەوە کە کەسێکن و کەسێکی ڕاگەندکارن لە بەشی ڕاگەندا ئیژەکەن بە شێوازێک بیانی بە شێوازی خۆمان دەرەخین با بڵین بەعام، بەڵام ئەوەی کە بەرپرسەوە کە وڵات بەڕێوە با پشکی شێری بەرەکەی بە شێوازی خۆمان دەرەخین، خۆمان زۆر ئەکادیمیین، زۆر پێشکەوتوین، بانی هەموو شتەکان لە وڵاتە پێشکەوت و ئەوروپایەکانیشە بۆ حساباتە هینەکەین، بۆ حساباتە خۆمان دەرەخین. بەڵام کە دێتە سەر ئەمری واقع سیرکە، بڕۆ خەستەخانەکان، بڕۆ مەکتەبەکان و پەروەردەکان، بڕۆ جامیعەکان، بڕۆ هەموو ئەم شوێنانە سەیری بە ناو بازاڕ و وڵاتیشکە، شێوازێک خۆیان دەرئەخەن سیستەمی ئەوروپا بۆ ئێمە بازەکەن.
بەڵام کە دەیتە ناو کۆمەلگا و دێتە ناو شەبەوە زۆر لە سۆماڵ و لە سوودان و لەوانە زۆر داکەوتوتن خراپ ئەمانە وا لێ ئەکات جەناب ئەخرمی چی وا لێکە ئەمانە وا لێ ئەکات و هەر بۆ خۆت ینی هەر بۆ خۆت جوێکی نادروست هەبێ سیستمێکیان دروست کرد و هەر بۆ خۆت هەر ئەگەر بۆ خۆشەجوورنا بیسە بۆ خۆت با بڵێن ئێمە ناڵێ هەموو خەڵک خراپە ئەوانش کە باشن کەسی دەکەم هەموو خراپە بینێ بۆ خۆی بەڕاستی مەگەر هەر زەمیری نەبێ دیاش فشاری لەسەر دروستە بێ نەک لەسەری دروست بێ کاکە خۆ هەموو خەڵک زگور نییە ئەگەر کابرێتە حتی زگور بێ نازانێ ژیانی ماڵ و مناڵ چییە نازانێ ئازاری مناڵ چییە نازانێ ئازاری پیر چییە نازانێ ئازاری دایک و باوک چییە بەڵام وەختێک ئێمە با بڵێن ئێمە بۆ خۆمان وادێن خۆمان دروستین خۆمان دروستی لە چیایە کەم کوڕیمە هەموو کەس کەم کوڕی هەیە بەڵام لە مادیە با بڵێن ئەگەر نیشمان بێ ڕۆژێ نابێ دوو ڕۆژ نابێ ساڵێک نابێ ئەگەر هەر نیشمان بوو خۆ دەوروبەرەکەمان دەرەگەکەین بەنای ئەوە بەڕاستی شتەکان وا فشارە لەسەر دروستەکە لە هیچ شتێک باشی ئیسراحەت ناکەی بەڕێزان ئەمڕۆ باز لە فشارەکەین فشار ئینسان ئەڕوخێنێ ئینسان تێگەیە ئینسان ینی هەر ژیان ینی بە معنای کەلیمە هیچ شتێکت نایڵێ جاری وایە هەنێشت تۆ فشارە لەسەر دروستەکەات ئەسڵان هەر حساب بۆ نەکردو یان بیرن لێ نەکردوەوە هەنێ کات وەزعی سیاسی ئەمڕۆوات لێکا کە فشاری مێشک بەرز بێتەوە حالیان وەکو فشاری زۆر شتم لەسەرە بۆ نمونە قەرزاریە بۆ نمونە ئیشێکی باش نییە ینی چۆنەڵی کە بتوانی کە بژیت لە وڵاتێ چۆن فشار دروست ناکە لە کاتێکا تۆ 15 ساڵ ڕەنج بیت و بە یەک سەعات بسووتێ و هیچ زەمانێک نەبێ کەسیشی تووڕەن کەسیشی من نین کەسیشی لەسەر خۆنین هەمیشە مێشک و دڵنیا نامۆرتاح و نارامە فشار زیاتر دەور و بەر دروستێکە ئێستاش بە بۆنی ئەم وەسعی کام و کەسێتی کەوتووە کەس لەگەڵ کەسا باش نییە هەمووی بەردەوامەیە فشار خاتە سەر بەرامبەرەکەی ئیتر بە چاک بەیان خراپێ یان قسێکی باش یعنی بەلای خۆی و باشە بەڵام بۆ بەرامبەرەکەی فشارێکی دەرونی خاتە سەری بۆ شەوەیە لای من جەنابەت تا چەند لە ژیاندا فشارە لەسەر بوو وڵات تا ڕادێکی زۆر بەڵامی تر توانیمەوە بە سەریازاڵ بم ئەو کاتانەی کە فشارە لەسەر دروست بووە هەڵسکۆت چۆن بووە لەگەڵ چوادەورەکەدا ژیانی خۆ چۆن بووە وەڵا هەنێک کات بێدەنگ بووم هەنێک کاتیش تووڕە بووم بێتاقەت بووم بەڵام زیاتر بێدەنگ بووم دەوترێ ژنان زیاتر بەسەر فشارەکانە زاڵە بن بە حکمەوەی کە هێمنترن ڕاستەمە تا حەدێ باڕ ناکەم لەم کاتیا وا بێ لەم کاتیا باڕ ناکەم وا بێ چ شتێک لەسەر خودی خۆت فشار دروستەکە های بڵێم چی زیاتر کە کەسێک تووڕەم کە ئەوە نییە قسەی بەرامبەر زیاتر هینە بێ لەسرم قسەی ئازار بەخش و قسەی ڕق و ئەم جۆرە شتان بەڵێ زیاترانە لە ڕووی تەندروستیەوە فشار مرۆڤ بەرەوکوێ بە ئەگەر فشاری خراپ بێ فشارێکی زۆر بەرەو نەخۆشی دەرونی تەبە بەرەو نەخۆشیێکی خراپ تەبە چۆن خۆمان لە فشار و پارێزی گوێ بە قسەی کەس نەی ئەوە باشترین شتە بەدڵی خۆمانکەی زۆر جار هەنێشت هەنێک ڕووداوە بێتە هۆی ئەوەی کە تۆ فشارە لەسەر دروست بێت ئەتر جا فشاری دەرونی بێت فشاری مادی بێت ئەو شتانە ئەو کاتانێک کە تۆ فشارە لەسەر دروست بووە چۆن ژیانە بەڕێکرد وەڵی تەبێت تەحموول تەحموول باشترین شتە بۆی ئەو فشارە لەسەر لاچێت تەحموول کە هەتا ئەو کاتە تێپەڕێنی چ شتێ زۆر فشار لەسەر تۆ دروستەکە وەڵاهی زۆر شت یعنی دیاریکرااو نییە جاری وایە هەنێشت تۆ فشارە لەسەر دروستەکە تۆ ئەسڵان هەر حساب بۆ نەکردو یان بیرن لێ نەکردوەوە ئەو کاتانی کە فشار لەسەر دروست بووە لەگەڵ چوادەورەکەدا هەڵسوکەوت و تەعامل چۆن بوو نای شارمەوە هەنێ جار لەوانەیە ڕق بوو تووڕە بوو بەسەنە جاریش بێدەنگ بوو فشار ئەتوانێت بڵێن وا لە مرۆڤەکە کە زۆر جار کارێکی وەرە سەمێشکی دروست کات تەنانەت بیرکردنەوەژی بۆ نەکرێت بەتەئکید وایە تۆ بیر لە شتێکی باشەکەیتەوە لە پڕ شتێکی خراپێت ئەو شارەت بۆ دروستەکە ئەوەی کە خۆت ئەتەوێت یعنی ئەو شێوەی کە خۆت بتەوێت ئیشەکانت ناڕوا بەڕێوە لەبەرەوە بەتەئکید فشار تا چەند مرۆڤ بەرەو نەخۆشی ئەبات نەخۆشی خراپ مرۆڤ تا مرۆڤ کەوتووە هیوا هەیە تەحمولی فشارەکانە کات بەسەریا زاڵەوی واشەیە فشارەکە بەسەریا زاڵە بێت احتیمالی نەخۆشی تر نەخۆشیەکان بە هەر شێوەیەک تۆ بیری لەکەیتەوە نەخۆشی دەرونی بێت وەکوتم نەخۆشی جەستەیی بێ احتیمال هەیە تەئسیری تێ بکە بۆ دروستبوونی ڕوودا و کارەسات خوا نەخوازە تا چەنەما یەکی لەوە کارەکان فشارە وا لە مرۆڤەکە کە تووشی خۆ کوشتن بێت تووشی خەڵک کوشتن بێت تووشی خۆسووتاندن بێت تووشی خۆخنکاندن بێت سیارە تو جاری وا هەیە سیارە لێ ئەخڕیت مێشکە لای
بۆ نمونە شتێکە لە مێشکی لای مەوزوعێکە فشاری لەسەر دروستکردی ئاگات لەوانەیە لەسەر جادەکەش نەبێت وایاننا بە تەئکید فشار بۆ حادیسەی سیارە بۆ خۆکوشتن بۆ خەڵکی تر کوشتن بۆ ئەوانە هەمووی تەئسیری هەیە لە دڵنیاییەوە شۆڕخەوان پارێزین لێی وەکو پێم وتی هەر سەبر و تەحمل کە ئیشەڵا تێپەڕێ بەڕێزانم ڕۆباز لە فشارەکەین فشار ئینسان ئەڕوخێنێ ئینسان تێگەیە ئینسان ینی هەر ژیان ینی بە معنای کەلیمە هیچ شتێکت نایڵێ جاری وایە هەنێشە تۆ فشارە لەسەر دروستەکاتەوە ئەسڵان هەر حساب بۆ نەکردو هیان بیرن لێ نەکردوەوە هەنێ کات وەزعی سیاسی ئەمڕۆوات لێکا کە فشاری مێشک بەرز بێتەوە حالیان وەکو فشاری زۆرشتم لەسەرە بۆ نمونە قەرزاریە بۆ نمونە ئیشێکی باش نییە ینی چۆنەڵی کە بتوانی کە بژیت لەم وڵاتێ چۆن فشار دروست ناکە لە کاتێکا تۆ 15 ساڵ ڕەنج بیت و بە 1 سەعات بسووتێ و هیچ زەمانێک نەبێ کەسیشی تووڕەن کەسیشی من نین کەسیشی لەسەر خۆنین هەمیشە مێشکون دڵنیا نامرتاح و نارامە فشار ئەتوانین بڵێن ئەو دەردە کوشندەیە کە ئەگەر مرۆڤ ئاگای لە خۆی نەبێت و نەتوانێت بە سەریدا زاڵ بێت بە دڵنیایەوە کۆتایی بە ژیانی مرۆڤ دێنێت چونکە ئەوەندەی تەجروبەی ژیانمان هەبێت و ئەوەندەی لەگە خەڵکە هەڵسکۆتمان کردبێ و ئەوەندەی خەڵکمان بینی بێت لە ئەنجامی فشارەوە زۆر جار مرۆڤەکان تووشی کارەساتێکی دڵتەزێنی وا دەبن کە دوجار پەشیمان بوونەوە دادێن نادات و ناتوان خۆیان لە ڕزگا کە ویست و دەگەن پێ نابەخشێت چونکە ئەوە فشارەوە لە مرۆڤ دەکات زۆر جار خۆی لە ناوبەرێت ئەوە فشارەوە لە مرۆڤ دەکات کە تێکچێت و وەک دەوترێت شێت بێت و بێتە سەر شەوستە و شەقامەکان ئەوە فشارەوە لە مرۆڤ دەکات کە بڕیارێکی هەڵەبات و کەسێک بکوژێت یاخود کەسێک لە نابەرێت ئەوە فشارەوە لە مرۆڤەکان دەکات کە بڕیاری هەڵە بدات و بەرامبەرەکانی زووی بکات و دڵیان بشێنێت فشارەکانی زۆرن لەسەر مرۆڤ فشاری ئابووریمان هەیە کەوا لە مرۆڤەکات فشاری لەسەر دروست بێت بە نمونە باوکێک منداڵەکەی لە بازاڕە بیانوی لێ دەگرێت بەهانەی پێدەگرێت بۆ یاریەکی مناڵان ئەم باوکە پارەی پێ نییە یاخود بڕێکی کەمی پێیە کە نەتوانێت ئەم یاری بۆ منداڵە بکڕێت زۆر جار لێ دەدا لە مناڵەکە زۆر جار ئەمە ئازای باوکەکە دەدات و فشارێکی زۆری لەسەر دروست دەکات بە نمونە دایکێکە لە ماڵەوە خواردنێکی وانە بۆ منداڵەکانی دروست بکات ئەمە هەر فشار دروست دەکات گەنجێکە دانەمەزراوە و پارەی پێ نییە هەر فشاری لەسەر دروست دەکات گەنجێکە ناتوانێت هاوسەرگیری بکات هەر فشاری لەسەر دروست دەکات کەسێک ناتوانێت لە خوێندنەکەیدا بە نمونە لە تاقیکردنەوەکاندا سەرکەوتوو بێت و دەربچێت کۆتایی ساڵ هەر فشاری لەسەر دروست دەکات بۆیە هەموو ئەمانە وا لە مرۆڤ دەکات کە فشاری زۆری لەسەر دروست بێت فشاریش جگە لە خەم جگە لە ناڕەحەتی چکە لە ئازار بە دڵنیاوی هیچ سوودێکی بۆ مرۆڤ نییە بۆیە زۆر گرنگە مرۆڤ هەمیشە ئاگاداری خۆی بێت ئەگەرچی ناتوانین بڵێن کەسمان ناتوانێت خۆمان لە فشار بارەزین من خۆم زۆر جار فشاری زۆر گەورم لەسەر دروست بووە و زۆر ناڕەحەت و بێتاقەتیشی کردوم بەڵام لە هەمووی گرنگتر بۆی لە فشارەکان بەدوو بنیەکەم ڕووکردنە خوا ڕووکەینە خوا و داوا لە خوا بکەین خوای گەورە سەبر و ئارامیان پێبەخشێت چونکە تاکە دەرمانێک بۆ کاڵبوونەوە و خاڵیبوونەوەی فشارەکانەوەیە کە بەڕاستی مرۆڤ داوا لە خوای گەورە بکات کە سەبر و ئارامی پێبەخشێت و خۆڕاگر بێت لە بەردەم ئەو فشارەی کە لە سەی دروست جا ئایا فشارەکە خودی بێت یاخود فشارەکە چواردە و لەسەر تۆی دروست بکەن بۆی زۆر گرنگە مرۆڤ دان بە خۆیدا بگرێت سەبری هەبێت ئارام بگرێت لەسەر ئەو ناڕەحەتیانێک کە دێتە ڕێی چونکە هەموو شتێکیش هەر فترێکی زەمەنیە و بە دڵنیاییەوە کۆتایی دێت خاڵێکی ترەوەیە کە مرۆڤ کاتێ فشاری لەسەر دروست بوو لەو جێگەیەدا ئەو شوێنە بەجێبێ بووم ئەگەر باوکێکە ماڵەکە بەجێبێڵێت بچێتە دەرەوە پیاسێ بکە هەوای هەڵمژێت تاکو لەو فشارە بە دوور بێت ئەگەر ژنێکە ئەو شوێنە بەجێبێڵێ بۆ من بچێتە بەردەرگا بچێتە شوێنێک بچێتە سەردانی خزمێکی بۆی فشارەکەی لەسەر کۆتایی بێت هیوادارین کەس فشاری لەسەر دروست نەبێت هیوادارین ئەو فشارانە کە دروست دەبن زوو کۆتاییان بێت بۆی کە مرۆڤەکان لە کۆتاییدا ژیانیان پارێزرا بێت ئێمە زیاتر بەردەوام دەبین بابزانین لەسەر فشار هاوڵاتیان چێگەمان پێ دەڵێن لەگەڵمانە بن فەرمۆن فشار چی لە ژیانی مرۆڤەکە فشار ئینسان ئەڕوخێنێ ئینسان تێگەیە ئینسان ینی هەر ژیان ینی بە معنای کەلیمە هیچ شتێکت نایڵێ ئینسان بۆچی فشاری دروست دەبێت لەبەرەوە هەڵچوونێک دروست دەبێت هەڵچوونەکە دروست دەبێت یا شتێک لە ناخی ئینسانە هەیە وا لێکاکە ئیتر ناونێت دەکا ئەو کەسانەی کە فشار لەسەر دروست دەبێت پەیوەندیان چۆن لەگە خەڵکە
باش نییە یان ناتوانێت باش بێ ئێستا بۆ نمونە وای دانین جەنابەت دێتە ژوورەوە هاتوونی وێرە بەخێر بن من ئەگەر ینی جەوم ینی کە بۆ خۆم نادروستم بەکەڵک ناتم بە شێوازێکی ناشیدن یانی ناتوان بە شێوازێکی جوان جەنابی جواب بم ئەگە کەسێکی منطقیش بم ناتوان بە شێوازێکی جوان جوابی جەنابەت بمەوە چۆن خۆمان لە فشار و پارێزی ناتوانانی خۆ لە فشار بارێزەکو ئەرزم کردی تۆ لە وڵاتێکایی ینی ئەمە هەر سێر سەر دەسەڵات ینی کۆن خەڵک ڕزم هێز سەقەت سێری وڵاتێکی وەکو بۆ نمونە قەتەرکە بەخن هەرێمی کوردستانەوە نارداکە وایە بڕۆ سەیری خەتەرگە بۆ 24 بە ساڵی 2024 بۆکەی بەتەمای لەسەر بەحر بۆ یاریگای کاسی عالمی لەسەر ئەوە هی دروستکات ساحە دروستکە سێری وڵاتی خۆشمانگە گەنجەکانی ئێمەژ ئەوەی کە ینی ئەوەی کە نەوەی نوێیە ئەوەی کە لە داهاتووە وڵات بنیادنی ئەوەی کە ئەبێ بە هەمومان دەستی بگرین بڕۆ بێتە خۆراکی نەهنگان لە بەحرەکانە لە دەریاکانی بینی ئەوروپا و ئاسیایە ئەو فشارانەی کە وا لە مرۆڤەکە هەڵچێت وا لە مرۆڤەکە کە کاریگەری لەسەر مێشکی دروستکە لەسەر ڕفتاری دروستکات فشار لای تۆ چیەگەێنەوە تا چەند فشارە لەسەر دروست بووە وڵی فشار دروست ئەبێ هەنێک کات وەزعی سیاسی ئەمڕۆوات لێکات کە فشاری مێشک بەرز بێتەوە هەنێکات وەزعی ئابووری وات لێکات کە فشار بەرز بێتەوە هەنێکات ماڵ و عیلەوات لێکات کە فشار بەرز بێتەوە تەحمل وەزعەکان نەگەیت هەنێک کاتیش ئاسایە وەزعەکە هیچ فشارێک دروست نابێت بژێوی ژیان تا چەند هۆکارە بۆ دۆزبوونی فشار لە 85 کە فشار دروستەکە لەسەر دەروون ئینسان لە ئێستا تۆ فشارە لەسەرە من بە حکمی موچەخۆرم و موچێکی نیوبەنی وەرەگرین و کرێچینیم لەوانەیە بڵێم باشتر بم بەڵام کەسانەگەی کە کرێچین کە موچەخۆرنین کاسپێکی وان نییە لە سانەوە فشاریان بەرزبێت و تەسیرەکە لەسەر ژیانی چەند ئەو کەسانەی کە بۆمە زۆرجار خۆیان لەناوە بن تووشی کارەساتە بن تووشی زیندانە بن تووشی شتێکە بن کە دوجار پەشیمان بوونەوە لێی دادی نادات تا چەند هۆکارەکە فشار بووە وڵی هۆکارەکە بڵین فشارێکی زۆرە یان کابرا خۆی لە ناوبادیان تووشی ڕووداوێکە بێت یان مؤسساتێک کارەساتێک کە پێشتر لە ژیانە ڕوویاوە پێش چەند وەختێکی کەم ئەو ئەبێ بەەوە بەرزبوونەوەی فشاری کە تووشی ئەو حاڵەتان نەبێت چۆن خۆمان لە فشار و پارێزی وڵی هەنێکات ناتوانیت ینی بڵێ خۆمە پارێزمەنێکات حاڵەتەکە وا لێگات کە لە ناگاو تووشی ئەو فشار بەرزیە بیت و تووشی ڕوودا و کارەساتی ناخۆش بیت یانی هەنێکات ناتوانێت کاتیش کەسەکان دەورە بینن من ئەتوانم زاڵ بم بەسەر خۆمە فشارەکەن نەتوانم زۆر بەرز بێتەوە تەسیرم لەگات هەنێکاتیش کەسەکە ئەوە کردێت سەر کەسەکە خۆی چەند ئەم واقعی کۆمەڵگەمە ئێستا هۆکارە بۆ فشار وڵی بڵێم لە 80 وای لێگان کە جەوەکە ئاوا خەڵک بێت تااقەت کات و فشاری هەموو خەڵکە بەرز بێتەوە بەڕێزان ئەمڕۆ باز لە فشارەکەین فشار ئینسان ئەڕوخێنێ ئینسان تێگەیە ئینسان ینی هەر ژیان ینی بە معنای کەلیمە هیچ شتێکت نایڵێ جاری وایە هەنێشە تۆ فشارە لەسەر دروستەکەاتەوە ئەسڵان هەر حساب بۆ نەکردو یان بیرە لێ نەکردوەوە هەنێکات وەزعی سیاسی ئەمڕۆوات لێکات کە فشاری مێشک بەرز بێتەوە حالیان وەکو فشاری زۆر شتم لەسەرە بۆ نمونە قەرزاریە بۆ نمونە ئیشێکی باش نییە ینی چۆنەڵی کە بتوانی کە بژیت لەم وڵاتە چۆن فشار دروست ناکە لە کاتێکە تۆ 15 ساڵ ڕەنج بیت و بە 1 سەعات بسووتێ و هیچ زەمانێک نەبێ کەسیشی تووڕەن کەسیشی من نین کەسیشی لەسەر خۆنین هەمیشە مێشکون دڵنیا نامۆرتاح و نائارامە سڵاو دەبێت بەخێر بێ فشار لای تۆ چیەگەێنێ فشار کۆمەڵە شتێکە یانی چۆنەڵێ ئەگەر لە ژیانە بۆ نمونە گەر نەتوانی پارەیەکت لابێ یاخود پارەیەکت لابێ یان بتێ شتێ بکەیت بتێ ژیانێ دروستکەی لە وڵاتایەتی کۆمەڵە دێتە سەرێ بۆ نمونە گەر بتێ ئیشێ بکەیت ئەبێ بگەڕ یەک دنیا ئیشێکیشە دەست ناکەێت جا دوای ئەوەگەر ئیشەکەی بەپێ ئەوەش کە هینەکەن پارەکەی ونە کەمە کە ئیتر ناتوانی چۆنەڵی بژێ ژیانە بەڕێکەی ئەم وڵاتە هەمووی هەروایە مانە فشار لەسەر دروستەکەن وابێ ئەگەر بمانە فشار لەسەر مرۆڤەکە دروستەکە بە تاکیدەوە فشار دروستەکە ئای چۆنەگەر تۆ بۆ نمونەگەر ژیانت باش بێت ئیشێکت هەبێت فشار مێشکیشە مرتاح هەبێت جاری وایە تۆ ئەو نەبیرەکەیتەوە لەسەر شت توانایەوە نامێنێت کە یعنی بتوانی خزمەتێ بە وڵات بکە تۆ ئەوە خەریکیەوە بیکە پارە پەیاکەی کە ژیانە خۆشکەی کە بتوانی ژیانێ دروستکەی مەونمونە خێزان بێنی ئەم شتانە
وات لێگا ئەگەر ئەم بیرکردنەوانە ئەگەر تۆ بیر لە پارەپایاکردن نەکەیتەوە بیر لەوە نەکەیتەوە کە بتوانی داهاتوو بنیادنەی کۆمەڵە چۆنەڵێ ئەو فشارانە لەسەر مێشکە دروست هەبێ. تۆ تا چەند لە ئێستا فشار لەسەر؟ وەڵام من ئێستا حالیان وەکو فشاری زۆرشتم لەسەرە بۆ نمونە قەرزاریە بۆ نمونە ئیشێکی باش نییە ینی چۆنەڵی کە بتوانی کە بژیت لەم وڵاتە. ئەو کاتانەی مرۆڤ فشاری لەسەر دروست بێت تا چەند ناتوانێت باشی بیرکاتەوە؟ وەکو بیرکردنەوە من قەناعەتم نییە گە فشاری لەسەر بێ ناتوانانی بیرکەیتەوە هەر ناتوانانی کە ئەوەی کە بەیانی ئەیکەی ئێوارە لە بیرێ بێ چکم لەبەرەوەی هەمووی لە بیرە چێتەوە. ئەو کەسانی کە فشارن لەسەرە لەگەڵ چوادەورە تەعاملیان چۆنە هەڵسوکۆتیان چۆن؟ کەسێکی داخراوە تێکەڵاوی کۆمەڵگانە بن و زۆربەی ئەم هاوڵاتیانش کە لە کوردستانان زۆربیان فشاریان لەسەر یەکێ بێ موچێ یەکێ بێ خانووە یەکێک کرێکیە هەموو ئەوانە کۆمەڵ فشارێکن کە وا لە مرۆڤەکە تااقەتی هیچی نامێنێ تااقەتی ئەوەی نامێنێ بژی حتا بژی. چەند گرنتی هەیە لەوەی کە مرۆڤ ئەگەر فشاری لەسەر دروست بوو تووشی ڕووداوی دڵتەزێ نەبێ تووشی کارەسانە تووشی هەڵا نەبێ؟ بەتاکید تووشە بێ کە تۆ فشارە لەسەر بوو بیرەکەیتەوە کە هیچ ڕێگە چارەیەک نەبوو بۆی بیکەیت کە تۆ مەسەلەن تۆ ئیشێک دەتەوێ گەنجێکەوێ ژنێک بێنێ یان کچێکی خۆشەیە نایەنێ بۆ نمونە ئەمانە کە سێرەکەیت ناتوانێت هیچ ڕێگە چارێکی نییە ناچار پەنابا بۆ خۆکوشتنی یاخود پەنابا بۆەوەی کە شتێ لە خۆی بکە ئەمانە هەمووی فشاروە ئەوە دروستەکات. چۆن خۆمان لە فشارە پارێزی؟ خۆ پاراستن لە فشار پێویستە تۆ وەکو چۆنەڵی تۆ ناتوانانی من بە قەنەعەتی من ناتوانانی خۆت پارێزی لە فشار چکم تۆ هەموو کە ئیشە نابێ ئەمە هەر بۆ خۆی فشارێکە کە ژیانە خۆش نابێ ئەمە هەر بۆ خۆی فشارێکە کە ئەتۆ شتێ بەدەستبێنی ناتوانێ هەمووی فشارێکە کەواتە چی ناتوانانی فشار لابەری لەسەر ژیانی خۆمان ئەبێت کۆمەڵێک شت بۆ نمونە لانی پەیوەندیدار بتوانێت ئەم شتە بکات بۆ نمونە گەنجێکی بتوانێت هەلی کار بخاتە بەردەست بتوانێت خێزانێکت بۆ دروستکە ئەمە بە توانای خۆت و بە یارمەتیانی لانی پەیوەندیدار شەر نییە هەر حکومەتیش بێ لانی پەیوەندیدار بۆ نمونە کەسێکە تا ئەو کەسانی کە پارەیانە ئێوە توان یارمەتی تۆ من کۆمەڵێ یعنی سەرەتای هەموو کێشەیەک پارەیە ینی لانی مادیە تۆ ئەگەر لانی مادیت باش بوو ئیتر ئەوانیکەی ئاسانە. سڵاو لەبێ سڵاو لە تۆش بەخێر بێنێخوا. فشار لای بەڕێزە چیەگەینێ؟ فشار مەبەستت فشاری بەرامبەرە یا فشاری ژیان فشارانەی کە لەسەر خودی خۆی مرۆڤ دروست دەبێ بە نمونە تۆ چی واولێکە فشار لەسەر دروست بێت؟ بەڕاستی فشار ئێستا من بەنسبەت خۆمەوە من فشاری زۆرم بۆ دروست بووە کە هەوڵ بەم ئەم وڵاتە بەجێ بەڵم لەبەرەوەی لەم وڵاتەیە هیچ زەمانێک نییە یعنی تۆ بۆ نمونە چەندێک ڕنج بێ سێرەکەی ڕنج بە خەسارە و زەمان نییە تۆ سیارەکە دامێکەکە کەس زەمانە ناکە هیچ شوێنێک نییە بۆ نمونە تۆ زەڕیبەی سیارەکەت ساڵانەی سیارەکەت بەڵام زەمانی نییە گەشتێکی لێبێ یاخود بۆ نمونە با من شتێکی کە بۆ باسکەم ئەم دوکانەی ئێمە لە کاسۆمۆڵین ئەم دوکانی ئێمە لە ماوەیە سووتە دوکانی ئەم دوکانەمان سووتە لە ماوەیە من بەڕاستی 20 ساڵە ڕەنجەیەم یعنی چی ئەوەی کە پەیام کردووە لیا سووتە هیچ زەمانێک نییە لە وڵاتەیە یعنی وانی ئەو دوکانە و تۆ کە زەرری لێکەوت فشاری لەسەر دروست کردی؟ بەڵێ بێگومان فشار دروست دەکات بەڵام یعنی الحەمدولله لەخوا بەزیادێک کە ئێمە یعنی قایمین توانامان هەیە بڵێن خۆراگرین بەرامبەر بە هینەکان بەڵام چۆن فشار دروست ناکە لە کاتێکە تۆ 15 ساڵ ڕەنج بیت و بە 1 سەعات بسووتێ و هیچ زەمانێک نەبێ بیمەیەک نەبێت کەوا لە تۆ کە قەرە بۆ کاتەوە لە کاتێکا من ساڵانە زەریبایم ساڵانە زەریبێکی زۆر ئێم باج ئێم ئەجا دانی بەڕاستی بیریشم لۆ کردوتۆ کە بڕۆم ئەم وڵاتە بەجێ بێڵم لەبەرەوەی من جارێک کەشە بە هەمان شێوە دوکانم سوتاوە. باشە ئەو کاتانەی کە مرۆڤ فشاری لەسەر دروست بێت پەیوەندی چۆن لەگەڵ چوادەورەکەیە چۆن ڕەفتارەکە؟ وەڵی بێگومان تۆ خەڵک کە پەیوەندی چۆنە ینی تۆ سێرەکەی بۆ منیم بۆ دوکان کە فشارە لەسەر بێ وا هەستەکەن کە شەڕێ کردووە یاخود وانە بە شێوەیەکی کە لێو تێگەن خەڵک
ئینسانێکی ئاسایی نیت کە فشارە لەسەر بوو ئینسانێکی ئاسایی نیت. باشە تا چەند مرۆڤ معڕەزە بۆی کە لە کاتی فشارە ڕووداوی لە دەست بەقاومێن تووشی کارە سات بێ. بەڵام بەڕاستی ئینسان کە بیرکردنەوەی هەبوو یعنی فشاری لەسەر بوو بە هەموو شێوەیە تووشی کارەساتە بێ مەشغوڵە بێتەوە هەر لە سیارە لێ خۆڕین تا کە مەشغوڵە بێت لەوانێت تووشی حادیسە بیت تووشی کێش. باشە ئەو کەسانەی کە فشارە نەسە دروست دەبێت زۆر جار تووشی بەڵای گەورە بۆ خۆی کوژێ خۆی خنکێنێ خۆی سووتێنێ ئەچێتە زیندانەوە هەموو ئەمانە پێدوانی ئەو زەختە زۆرەیە کە لەسەر تاگی کوردی دروست بوو. بێگومان بەس ئینسان ناشبێ بۆ شێواز بێ ئیرادەی هەبێ ئێستا ئێمە بەڕاستیمە کێشەمان من لە ژیانی خۆمە چەند جارێ تووشی فشاری گەورە بووم بۆ نمونە یعنی سیارم تووشی دائم بووم یاخود مناڵم ئەمەلیات کراوە یا 6 حادیسێم یا بدایکم مردووە یاخود ئەو دوکانەمان سوتاوە بۆ نمونە ئینسانیجا بێ خۆراگت بێ یعنی دنیاوە نییە بۆ نمونە ئەو ماڵی من کە سوتاوە کە لە دەستم ڕۆیشتووە خۆی لە لای خی گەورە ئەمانەتێک وەیراوە بە من لێم وەرگیراوەتەوە ئینسان ئەبێ ئیرادەشی هەبێ بەرامبەر بە شتەکان. مرۆڤ کاتانەی کە تووشی فشارە بێت تا چەند ئەتوانێت بە باشی بیرکاتەوە. ئەوە من پێم وایە ئەگەر کەسێکی ئیماندار بێت یعنی بیر لەوە کاتەوە کە ژیان و مردن هەیە ئینسان خۆشی قابلی مردنە ئەو کاتە فشارەکان کەمە بێتەوە لەسەری. فشار ئەگەر بمانوێت پێناسەیەکی دروستی بکەین لە چەشنی ئەم قادرمەدانەیە کە من پێیدا سەر دەکەوم ئەم قادرمەیە پلە پلە سەر دەکەوێتە سەرەوە تا دەچێتە لووتکە بۆیە فشاریش لە چەشنی قادرمەیەکدایە وردە وردە لە یەکەم پلەوە دەست پێ دەکات تاکو دەکاتە خاڵی کۆتایی و تاکو دەگاتە ئەو ئاستەی کە چۆن من لە پلەی یەکەمەوە سەر کەوتم لە یەکەم هەنگاوە دەستم پێکرد ئێرە لووتکەی قادرمەکانە فشاریش بەم جۆرە لەسەر دەرونی مرۆڤ دروست دەبێت سەرەتا هەنگاوێکە وردە وردە هەنگاوەکان کۆ دەبنەوە دواتە دەبنە فشارێک کە مرۆڤ دەگەێنێتە لووتکەی فشار لە چەشنی قادرمەیەک یاخود لە چەشنی قاپێکدایە کە وردە وردە پڕ دەبێت ئیتر لە سەری دەڕژێت کاتێکیش کە مرۆڤ گەشتە ئەو ئاستەی فشارەکان لە سەری ڕژا خواپانامان بات ڕوبەڕووی کۆمەڵە شت دەبێتەوە کە هیچ کەسێک خوازیاری ئەوە نییە ئەو شتێ بەسەدا ڕوو بدات تووشی کارەسا دەبێت تووشی ناڕەحەتی دەبێت تووشی ئەو شتانە دەبێت کە جگە لە خەم و لە ئێش و ئازار بۆ مرۆڤەکە و تەنانەت بۆ چواردەورەکەشی هیچ سودێکی دیکەی نابێت بۆیە ئێمە هیوادارین فشار لەو قادرمەیە نەچێت کە لەسەرەوە پێیدا لە خوار و پێیدا هاتمە سەرەوە بەڵکو فشار ئالەم قادرمەیان بچێت کە لە خاڵێکی زۆر زۆر بەرزەوە بەرەو کۆتایی بڕوات و لە لووتکەوە فشارەکان وردە وردە کەم بنەوە و بچنە خاڵی سفر و کۆتایی بە فشاری مرۆڤ بێت زۆر گرنگە جیاوازی لە بینی ئەم دوو جۆرە فشارەدا بکەین ئەمەیان فشارەکە سەر دەکەوێت وردە وردە تا دەگاتە لووتکە مرۆڤ تووشی کارەسا دەکات ئەمەی دیکەیان دەتوانێت فشارەکە لە لووتکەوە بێنێتە خاڵی سفر ئێمە هیوادارین هەمومان لەم جۆرە فشارۆ بێنە ئەم فشارەی دیکەیان کە لە یەکەوە سەر دەکەوێت بۆ کۆتایی پێت و مرۆڤ چیتر فشاری لەسەر دروست نەبێت و مرۆڤ چیتر بەهۆی فشارەوە تووشی ناڕەحەتی و تووشی خەم نەبێت ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو هیوادارین سوودێکی باشمان بەوێ ئازادی خۆشەویست گیان دەبێت هیوادارین هیچ کەسێ فشاری لەسەر دروست نەبێت ئەوشی فشاری لەسرە هەوڵبات ئینشاءالله بە خۆڕاگری و بە سەبر و ئارامگرتن کە ڕەنگە زۆر قورسیش بێت بەڵام مرۆڤ هەمیشە ئومێدی هەبێت بەوەی کە فشارەکان لەسەر خۆی کەم کاتەوە تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خی گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت